سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان باز لەکردنەوەی هەژماری بانکی بۆ موچەخۆران دەکەین لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی دیارە لە ئێستادا وەزارەتی دارایی عێراق داوای کردووە لە هەرێم بۆەوەی کە داتای موچەخۆرانی بۆ بنێرێت بۆ دروستکردنی هەژماری بانکی لە بانکە حکومیەکان بەڵام تاکو ئێستا حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم وەڵامی نەداوەتەوە. ئێمە باز لە وردەکاریەکەی دەکەین ئایا هەژماری بانکی چۆن بۆ موچەخۆران دروست دەکرێت. بەپێی ئەو نووسراوی کە وەزارەتی دارایی عێراق بۆ هەرێمی نردووە فەرمانبەران سەرپشکن کە لە سێ بانکی حکومی بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی لە بانکی بازرگانی عێراق، بانکی ڕافیدەین، بانکی ڕەشید ئازادن کە موچەخۆران یەکێک لەو سێ بانک هەڵبژێرن بۆی کە هەژماری بانکیان بۆ بکرێتەوە، واتە موچەخۆران خۆیان سەرپشکن. سەبارەت بە پێراویستەکانی کردنەوەی هەژماری بانکی بەپێی نووسراوەکەی وەزارەتی دارایی عێراق کە بۆ حکومەتی هەرێم هاتووە دەبێت ناوی چواری موچەخۆر، شوێنی نیشتەجێبوون، بەرواری لەدایک بوون، کۆدی موچەخۆر و ناوی سیانی دایک و ژمارەی مۆبایل لەگەڵ هەندێک زانیاری دیکە وەکو کارتی زانیاری و کارتی نیشتیمانی ڕەوانەی وەزارەتی دارایی عێراق بکەن بۆی کە لە بانکی ڕەشید و ڕافیدەین و TBI هەژماریان بۆ دروست و کارتیان بۆ دروست کە دواتر کارتەکانیان لە ڕێگەی وەزارەتی دارایی هەرێمەوە پێدەگاتەوە لە ڕێگەی فەرمانگەکانی خۆیان. بەم شێوەیە دەیانەوێت کارتی موچەخۆران دروستکەن. واتە بە پێی نووسراوی وەزارەتی دارایی عێراق بێت کە بۆ هەرێم هاتووە داوای زانیاری دەکات کردنەوەی هەژماری بانکی لە بانکانی ڕەشید و ڕافیدەین و TBI پێویستی بە ئامادەبوونی خودی موچەخۆرەکە خۆی نییە، بەڵکو تەنیا زانێرەکان بنێرێ عێراق کارتەکەشیان بۆ دروست دەکات و هەژمارە بانکە دواتریش بۆیان دەنێرێتەوە. پێشتر هەرێک لە بەڕێوەبەری بانکی ڕەشید و هەریک لە بەڕێوەبەری بانکی ڕەشید و ڕافیدەین لە پەرلەمانی عێراق باسییان لەوە کرد بۆ ئەوان لەتواناندا لە ماوەی مانگێکدا هەژماری بانکی بۆ هەموو موچەخۆرانی هەرێم بکەنەوە، بەڵام تاکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم نەچوونەتە پێشەوە وەرەگری دەکەن. دوایەوەی کە کارتیان بۆ دروست دەکرێت دیارە هەژماری بانکی بەپێی نووسراوەکەی وەزارەتی دارایی عێراق بۆ هەموو موچەخۆران دەکرێتەوە، بۆ ئەوانش کە لە هەژماری من پێشتر تۆمار کراون. نووسراوەکەی وەزارەتی دارایی عێراق بەم شێوەیە و دوایەوەی کە کارتیان بۆ دروست دەکرێت لە بانکانی ڕەشید و ڕافیدەین و TBI موچەخۆران بە سێ ڕێگە موچەکانیان پێدەگات. یەکەم لە ڕێگەی ئامێری ڕاکێشانی پارە ATM، ئەو بانکانەی کە لە هەرێم مۆڵەتی فەرمی بانکی ناوەندی عێراقیان هەیە و ئامێری ڕاکێشانی پارەیان هەیە لە پارێزگاکان لە قەزاکان لە ناوچە جیاوازەکانی کوردستان دەکرێت موچەخۆر لە هەر بانکێک بێ بانکێکی لێ بێ کە مۆڵەتی فەرمی بانکی ناوەندی عێراقی بێت لەوێ ڕای بکێشێت، واتە موچەخۆر ئازادە لە کام ATM ڕای دەکێشێت کە عمولەی کەمتر بێت. دومیان لە بانکەکان دەکرێت موچەخۆر کاتێک کارتی ڕەشید و ڕافیدەین و TBI پێسەرانی یەکێک لەو بانکە هەلیەکان دەکات لەناو بانکانیش دەکرێت و موچە ڕابکێشێت. خاڵی سێمیش منفەزەکان نووسینگەکانی ئالوگۆڕی دراو، دیارە کۆمەڵێک نووسینگەی ئالوگۆڕی دراو هەیە کە ئێستا مۆڵەتی فەرمی بانکی ناوەندی عێراقیان هەیە و دەتوانن موچە ڕابکێشن. تۆ کاتێک کارتی زیرەکت پێدەچێت یەکێک لە نووسینگەکانی ئالوگۆڕی دراو بۆ نمونە لەناو سنتەری سلێمانی 94 منفەس هەیە کە دەکرێت موچەخۆران لێ ڕابکێشن و بە هەمان شێوە لە پارێزگەکانی هەولێر و دۆکیش ئێستا بەشێکی زۆری موچەخۆرانی عێراق لە ڕێگەی نووسینگەکانی ئالوگۆڕی دراو و منفەزەکان موچەکانیان پێدەگات. واتە موچەخۆر بژاردەی هەیە لە ATM ڕای دەکێشێ لە بانکەکان لە منفەزەکان لە کامیان تێچووی کەمتر بوو لەوێ موچەکەی ڕادەکێشێ. بینە سەرکردنەوەی لەقەکانی بانکی ڕەشید و ڕافیدەین و بەپێ و زانیاری و بەراسوونەی کە ئێمە کردویانە لە ئێستادا نەبوونی لەقی بانکی ڕەشید و ڕافیدەین نابێتەوە بربەز لە بەردەم پرۆسەی بە بانکیکردنی موچەی موچەخۆران، چونکە لە بڕیارەکانی دادگای فیدراڵیش هاتووە وڵای هەژماری بانکی بۆ موچەخۆران لە بانکە حکومیە فیدراڵیەکان کە لقیان لە دەرەوەی هەرێمە دەکرێتەوە. بانکی ڕەشید و ڕافیدەین کە ئێستا لقیان هیچ کێشێک دروست نابێ، هەرچەنداوان ئێستا پێشتر ڕەزامەندی بانکی وەزارەتی دارایی عێراق و بانکی ناوەندی وەرگرتبووی کە لقەکانیان لە هەرێم بکەنەوە، بەڵام لێرە مڵکەکانیان دەستی بەسەرداگیراوە. بانکی ڕەشید زیاتر لە دەموڵک، بانکی ڕافیدەین زیاتر لە 25 مڵکی لە هەرێم دەستی بەسەرداگیراوە، بەڵام ئێستا گەر لە شوێنی دیکەش مڵکیان بۆ دابین بکرێ ئەوان ئامادەن بێنەوە و پێویستیان بە ڕەزامەندی و هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دارایی هەرێمیش هەیە. بۆ نمونە کاتێک کە موچەخۆرێک سلفەیەک پێشینەیەک وەردەگرێت پێویستی بە ڕەزامەندی و هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دارایی هەرێمیش، واتە لە داهاتوودا دەکرێت بکرێنەوە بۆ پێشینەکان و بۆ بوارەکانی دیکە سوودیان لێ بگرێت، بەڵام ئێستا نەبوونیان نابێتە بربەز لە بەردەم پرۆسەی بە بانکیکردنی موچەی موچەخۆران. بەخوای گەورەتان سپێرین، خواتان لەگەڵ.